شەرەفیش زۆر زیاترا. سارا تەڵایی، کاک بەهێز، قوربان یاری، حەیرانی ئەو هونەرمەندە گەنجەش. ئێمە تەمەنمان گروپەکەمان لە 9 ساڵ زیاترەوە بزانم. تاقە کەسێک کە ئەم ساڵ هاتووە بۆ لامان ئەو گەنجە جوانەیە کە دەنگی زۆر تایبەتیە هەڵمان بژارد بۆ ئەوەی هەر ساڵی گەنجێک بێرینە ناوخۆمان ئینشاڵڵا. ئەگەر حەستان لەو مۆسیقایە هەیە دوو پارە دێنێنەوە. چەند کەس حەزی لێیە؟ کاکە ئاری زەوت نییە؟ ئاری دەڵێن ڕۆژئاوا ئەو جارە من تێکەڵتان نابم، هەمە بتبینم.
شو بزين شم لشرمي شاه شو بزين شم لشرمي شاه شا پسنده شازی شعری ماه شن بشانی شانی شادن شن بشانی شانی شادن شاد شید شین و شکر شو شکی شهلاش زۆر سپاس ئەم پارچە موزیکە لە ژێر ناونیشانی کۆچی ڕۆژئاوا پێشکەش کرا. سپاس بۆ گروپی کیژانی سنتەری ڕۆشنبیری بۆ پێشکەشکردنی گوڵەکان، پێم وابێت چالەکەکانیان بەردەوامە. ئێستاش دکتۆر فەرهاد لەگەڵمانە دەست پێەکا بە کۆنسێرتی گۆرانی، سێ تراک گۆرانیمان پێشکەش ئەکا کە ئەوانیش کەزی زەرد، بێ من مەڕۆ و ئازادی. با بفەرمونون ئێوەش لەگەڵمان بەشدار بن. ئەتو زۆر لەو گۆرانیانە بووە؟ نە ئەمە وێسە گوێم لەبێت. ئازادیەکەی لە هەمووی خۆشترا، خستی تا ئاخری حەزم دەکردەوەڕە بەدڵی تۆ دکتۆرگیان چۆنە پێ باوا بڕوە. بەشدار بن لە کاتی هەستەکانتان دەرببڕن، ئەگەر چەپڵە بوو ئەگەر چێشتان بینی، هیوادارم هەموو لایەک چێش ببینن لەگەڵ دکتۆرە. ماندوو نەبن. کەزی کەزی جوان کەزی زەردی درێژێ کەزی زەردی درێژێ دڵم چیت
بێژێ دڵم چیت بێژێ حەزم چووی تا چاوت حەزم چووی تا چاوت چەند خۆشە ناوت چەند خۆش ناوت کەزی 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 جوان پێکەنین خۆشێ پێکەنین خۆشێ دەم خەیتە جۆشێ دەم خەیتە خرۆشێ ئاخ بێبەرماڵ بێماڵت بێبەرماڵ بێماڵت شێتی کردم خاڵت شێتی کردم خاڵت کەزی 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 جوان ئەمەی ئێستا پێشکەشتانی دەکەم شعرێکی مەولەویە مەولانا جەلالەدینی ڕوومی کە یەکێکە لەو کۆمەڵە شعرەی کە لەگەڵ هەمان گروپ ئاوازم بۆی داناوە یعنی مادەی ئەلبومێکە چکە 7 دانەی شعر خۆم تەرجومەم کردووە و خۆشم ئاوازم بۆ داناوە حەز دەکەم کەسێک یعنی پەیدا بێ بڵێ من گۆرانی بێژ نیم ناشمێ بمە گۆرانی بێژ بەڵام ناتوانم ئەو ئاوازانەی لە دڵما دەری نەبڕم
مرۆ بێ من مرۆ بێ من مرۆ بێ من مرۆ خۆش خەرامان کە دەڕۆی ئەی جانی جان بێ من مەڕۆ ئەی ژیانی هەموو دۆستان بەرەو بێستان بێ من مەڕۆ ئەی فەلەک بێ من مەسوور ئەی فەلەک بێ من مەسوور ئەی مان بێ من مەسوود ئەی زەمین بێ من مەڕوێ ئەی زەمین بێ من مەڕوێ ئەی زەمان بێ من مەڕۆ ئەی زەمان بێ من مەڕۆ ئەم جیهانە بە تۆ خۆشە ئەو جیهانیش بە تۆ خۆش ئەم جیهانە بە تۆ خۆشە ئەو جیهانیش بە تۆ لەم جیهانە بێ من مەبە بۆ ئەو جیهان بێ من مەڕۆ مەزان بێ من مەزان ئەی بزان بێ من مەزان ئەی زمان بێ من مەدوێ ئەی نیگا بێ من مەبین ئەی نیگا بێ من مەبین ئەی ڕەوان بێ من مەڕۆ بە پرتەوی مانگە بە پرتەوی مانگە کە شەو ڕوخساری خۆی گەشت دەبینێ
من شەوم تۆ مانگی منی بە ئاسماندا بێ من مەڕۆ کەسەی لەم ڕێدا بێنیشانی تۆ ڕێدەکاو تۆ نیشانی تۆ نیشانی تۆ نیشانی ڕێگەی منی تۆ نیشانی ڕێی منی ئەی بێنیشان ئەی بێنیشان بێ من من مرة ماندوو نەبی دکتۆر گیان کورسیەک بۆ دکتۆر لێرەیە دانێن بۆی ڕستێک وەربگرێت ئێستاش دەنگبێژ هێمن ساڵح دوو تراک گۆرانیمان پێشکەش ئەکات لەو بینەیە دکتۆر ڕێستێک وەرئەگرێ و بەردەوامیە دەی بە کۆتایی بەرنامەکەمان بۆیە فەرموو کاکێمن
بسوت مشتيت لوجه وما خربتي بموفقك
عزیزان ئێستاش لە درێژەی پرۆگرامەکانی ئەمڕۆمان دکتۆر فەرهاد سێ گۆرانی ترمان پێشکەش ئەکات کورتە گۆرانین دواتر بەردەوامە بین لەوەی کە سیمینارێکمان هەیە بۆیە ئەگەر بتوانن لەگەڵمان بمێنەوە دوای سیمینارەکە ئیمزاکردنی کتێبەکەیەتی بۆیە ئێستا سێ گۆرانیمان پێشکەش ئەکا کە بریتین لە نەمردم من شەودەبێ و ئازادی بۆیە لەگەڵمان بەردەوام بن دوای ئەمانە ڕاستەوخۆ چینە لای سیمینارەکە تەمام ئەمەی ئێسا پێشکەشتان دەکەم شعرێکی نالیە ئاوازی خۆمە بەڵام ئەمەیان چکە من ڕاستم دەبێت ڕاست بڵێم ئەمەیان سوء ئیسفادەیەکم لە مشکۆی هەولێرێک کردیا گۆرانیەکی تورکمانی هەیە کۆپلەیەک ئەوانی تر کۆمپلێت لەحنی خۆمە ئەو دوو گۆرانیە نەبێ کە کاک هێمن گوتی نەمردم من ئەگەر ئەم جارە بێتۆ دوایەوە گۆرانێکی ترمان هەیە شعری مەحوی لەگەڵ محەممەد دەروێش پێکەوە پێشکەشتانی دەکەین باش یەک دوو دەروێش نەمردم من ئەگەر ئەم زارە بێتۆ نەمردم من ئەگەر ئەم زارە بێتۆ نەچم شەرتا هەتا ئەم خوارە بێتۆ نەچم شەرتا هەتا ئەم خوارە بێتۆ هەڵ نایە بەڕووی کەس بینایم کوێرە هەڵ نایە بەڕووی کەس موژەم یەک یەک دەڵێی بە زمارە بێتۆ موژەم یەک 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 دەڵێی بە زمارە بێتۆ قەسەم بەو شەربەتی دیداری پاکرد قەسەم بەو شەربەتی دیداری پاکرد شەرابم عەینی ژەهری ماوە بێتۆ شەرابم عەینی ژەهری ماوە بێتۆ خس گلزارە بێ من لەکن تۆ خار و خەس گلزارە بێ من
لكن من خرمني قل خربته لكن من خرمني قل خربته همو أعزائي نالينم أعزائي نالين بشر سند أندامي ناليني هيا بشر سند أندامي ناليني هيا نالين لي همو أعزائي نالين أعزائي نالينم لنالي سرطبان عينا موسيقارا سرطبان عينا موسيقارا بيتو لكن من باوجودي ناس وأجناس كستدانيا مشاربته كستدانيا مشاربته هتاتم أشنابوي أشنامون استامو بموم أغيار بيتو همو روژه لتاو هیزرانی امسال تمنای مردنی پیرار بیتو لحسرات لحسرات سروی بالات لحسرت سروی بالات تساوي ناري تساوي ناري تشوقا نالي ام جمله وایل کردم ام لحنی بودا بنم دله همو اعزاي ناليدم اعزاء بابا جوانا كان اعزاء يعني اندام كاني ناليدم شعروها اول زار كستيناغا جود ليها لقيتوما دعايك الجويد اللي يورد بيه بس ناليها مو كسفرات في البالنا ترى حول الفرات في البال نالي باش همو اعزاي نالينم دنالي همو اعزاي نالين دنالي او اعزايك او دو او سي او تسار او بينس اعزاي نالين همو اعزاي نالينم دنالي كواتا سرابام اين الموسيقى بيت سابلايتي شرف بونالي فخري همو كل استا بين سر محوي دواي آزاديكا يا ربي آزاديكا بي بقوتري لا مو يقرسترا أول زار آزاديكا بلين لكل كنوا كده نطلب له لحنا شي زور بدل ما بدل لي حماي
آزادی ئازادی بۆ ڕۆژاوە نووسراوە بۆ هەمووشمان لێرەش اعدام خوب است اعدام خوب است مرگ زندگی است در راه تو ای آزادی اعدام خوشا کجران فخرا لپین اوتو ای آزادی ای آزادی لبين وتوتن هلب توتن أنفال مندي آخ لبين وتوتن أنفال تنزندان مندي سرزادان ماندی سرزادان ماندی آزادی بلام روژه هر به تگارینا زندانو زن انفال ماندی ای آزادی شونوس سرزادو مولانان ماندی ای آزادی بلام روژه هر به تگار
ئاو دەدەیناوە ئاو دەدەیناوە ئاخ لە پێناو تۆ چەند دەریا و چەند ڕووبارماندی ئاخ لە پێناو تۆ چەند دەریا و چەند ڕووبارماندی ئاخ بەحریجە بەحریجە و چەند قاچاقچی و چەند گەوات ماندی چەند گەوات ماندی ئەی ئازادی ڕۆژ هەڵاتە ڕۆژ هەڵاتە باکوورە باشوورە چاویان لە تۆ ئەی ڕۆژ ئاوە ئەی ڕۆژ ئاوە ئەی ئازادی قوربانت گۆرانیەک ماماوە لەگەڵ محەممەد دەروێشی شەو دەبێ بادەی لە دەستی ساقیەک وەرگرت بێ یعنی دەڵێ شەو دەبێ سەرخۆش بێ مەحویە شەو دەبێ بادەی لە دەستی ساقیەک وەرگرت بێ بەم سبەینەیە لە مەشرق دێتە دەر مەستانە ڕەوش شەو دەبێ بادەی لە دەستی ساقیەک وەرگرت بێ بەم سبەینەیە لە مەشرق دێتە دەر مەستانە یا ڕۆژ سەرخۆشە یا شەو سەرخۆشە جۆ بدەدێ
شو دبي بعدين ردستي ساقيك ورقت بين سرقدان الروج روتي دي لو روجا واقع الروجا سرقدان الروج روتي دي لو روجا واقع الروجا سرقدان الروج روتي دي لو روجا واقع الروجا سرقدان الروج يا إيوانا وكوما يا إيوانا وكوما إيشي قرفي وانا الروج يعني اي شون مقلينا مش دبيمي وانا الروج عشقا تا قيامت هردبه صد مسيحة صد مسيحة ساريناك دردي دردي بدرمان الروج من فداي او ذات بالقوق وشواب وبنشواب من فداي او ذات بالقوق
شوا بو بمشوا تعيامت هالحسد ما كوش كوشان سالات الله 9 ساڵە لەو گروپە دەفژەن بوو جگەلەوە کە نەقاشێکی زۆر بەرزە پەتاتەخۆرەکان لە هەولێرێ ڕێستۆرانتێکی منە پڕم کردووە لە تابلۆکانی ساراخان و چەند هونەرمەندێکی تر هیوادارم تابلۆکانیشی ببینن کە لە دەفەکەشی ڕەنگە جوانتر بێ پێتەن ببوورە کێشەنیە دکتۆرگیان زۆر سپاس دکتۆر زۆر ماندوومان کردیت سپاس بۆ ئێوەش ماندوو دەبن لە پای ئەرک و ماندووبوونی دکتۆر داوا لە بەڕێز کاوێز مەلا پەروێز ڕاوێژکاری هەڤاڵ ئاسۆ مامەند بۆ کاروباری ڕۆشنبیریەکەین بفەرمونون بۆ ئێرە بۆ پێشکەشکردنی قەڵغانی ڕێز بە دکتۆر فەرهاد لە پای ئەرک و ماندووبوونیان مش ئیتر بەڵێ دکتۆرگیان ماندوو نەبیت زۆر سپاس بۆ گروپی موزیک زۆر سپاس بۆ دکتۆر فەرهاد زۆر ماندوومان کردی ئەمڕۆ داوا لە گروپی موزیکەکەین بچن ئیستراحەتی خۆیان وەربگرن بۆ ئەوەی دکتۆر دەستکات بە سیمینارەکەی ماندوو نەبن ژەنیارەکان ژەنیاری دەف و دکمە سارا تەڵایی زەکەریا عومەر بۆ ئامێری ڕتم ئاری محەممەد ئامێری کرارنێت محەممەد شێرزاد ئامێری عود بەهێز ئیسماعیل ئامێری گیتار هێمن ساڵح دەنگبێژ و ژەنیاری پیانۆ سپاس دکتۆرگیان ماندوو نەبن لێرە بەڵێ دکتۆرگیان سیمینارەکەش هەر لێرە ئەکرێت دەدەقا زۆر قسە ناکەم بە کورتی فەرمون سیمینارەکە دەدەقەیە بۆ دەربارەی هونەری شێوەکاری لە شاری کەرکووک دکتۆر سیمینارێکی دەدەقەیمان پێشکەش ئەکات دواتر ئەچینە لای واژووکردنی کتێبەکەی کە کتێبی حەشیشە کێشەکانە بەڵێ ئەزا من دانیشم یان ئەوێ خۆشە لێ وەڵاهی میکرۆفۆنێک هەبی ئەوها بگرم ئەوێ خراب نییە ئێرە باشە ئێرە
زەکەریا جەنتەکەم ئەگەر بێنن سوپاسان دەکەم زەکەریا جەنتەکەم هەبوو من ئێرە باشە میکرۆفۆنەکە لە دەستم نەبێت دەستم دەگیرێ جەنتە ڕەشەکەم ئەگەر هەبێ تاو ستاندێکم بۆ دێنن باشە تەواوە دەستخۆش آخر ئەو خەڵکی نامبینێ ئەو ئازیزان ئەو کەسانەی کە لێرەیە ڕاوەستاون دکتۆر پێی خۆشە کە هەمووان ئاگان لە سیمینارەکە بێ هەر کەسێک ئێوێ ڤیدیۆ بکات یا هەر شتێک بۆی ئەم بەردەمە تۆزێک بەتاڵ بکەن بۆی دکتۆر ئێوێ پێشی بەتاڵ دانیشن دوای ڕەسمەگرین یان هەندێک دوورکەونەوە ئەوانە پیشەنجیرەیە وەنیا حەز دەکەم ئەوانیش ببین کاتخوا کا تۆش هەندێکاوە ئاوا تاو خەڵک دانیشتەوە نیا خۆ کۆنفرانس نییە باشە جان تاوە دەنگ دێ بابێت ئۆکێ ئەگەر ئەزان کامێراکان لێرەوە دیار نابێ ئەلێ و بە پێ و بە ئیسراحەت پێم وا بێ کەسیش لەو لاوە نابێ ئەو ئێوێ لەگەڵ خەڵکەکەیا بێ نەک پێشی گیرا بێ وەکو کۆنفرانسێک چونکە سیمینارەکە بۆ خەڵکە دکتۆرگیان دەست پێکە ئیسراحەتی خۆ باش باش چەند کەس لێرە کەرکوچی نییە دەستی بەرز کەرکوچی نییە هەموو کەرکوچین ئۆکەی چەند دانەیەکە ناگاتە 5 کەس تاس هەموو کەرکوچین یەکەم کتێب بە زمانی کوردی لە کەرکووک کەی چاپ بووە یەکەم کتێب بە زمانی کوردی لە کەرکووک چاپ بوو بێ نەک نووسرا بێ چاپ بوو بێ کەیە جواب بدەنەوە کەس نازانێت پرسیار ئەمە یەکەم کەس کە کامیرەی فۆتۆگرافی هێنایە کەرکووک چێ بوو یان چ ساڵێک بوو یەکەم کەس کە کامیرەی فۆتۆی هێنایە کەرکووک یەکەم دوکانی فۆتۆگرافی کە هاتە کەرکووک کەی بوو کەس نێ جوام داتەوە بەڵێ ئەرێ مایکمان پێویستە ئەو مامۆستایە بزانین چ دەڵێ کەسێکە بێ مایکیان بداتێ چکە پرسیار دەکەم ئەگەر وانە بوو دەڵێم وانییە وەنیا باشە مایکی مەدێ گریمانەوە ئەیزانێ ئەوە دوو بیان دێ ئەوە سێ بیان دێ یەکەم کتێب بە زمانی کوردی بەڵام یەکەم چاپخانەتان نەزانی کا قەڵەمێکم دەرێ قەڵەمێک دەتاندەمەوە مصور كواكب دەی مصور كواكب
لە شارە جمهوری بوو بێدەنگ ببوورە کابرایەکی ئەرمەنی بوو بزەبت نازانم ناوی چییە نازانی ناوی چییە؟ نازانم ناوی چییە ئاخر ناوە جواب نییە ساڵەکەش نازانی ساڵەکە ئازانی دکتۆر ژیان عەفۆ فەرموو یەکەم کەس کابرایەکی ئەرمەنی بوو ناوی ئارشاک بوو لە ساڵی 1920 یەکەم کەس بوو فۆتۆگرافیە نایە کەرکووکەوە بە نسبەتی کتێبەکە بخوا یەک دەقا بەڵێ لەسەر خۆ قسە بکە تێنەگەیشتم عەفۆ یەکەم کەس کابرایەکی ئەرمەنی بوو ناوی ئارشاک بوو لە ساڵی 1920 فۆتۆگرافەری نایە کەرکووکەوە چی هێنا کەرکووک؟ فۆتۆ فۆتۆ بەڵێ بە نسبەتی ئەو کتێبەش کە یەکەم زار لە کەرکووکین بۆ من گومانم لە دوو کتێبە بەڵام کتێبی یەکەم گوڵزاری حەقیقەت بوو بەس نازانم چێ چاپی کردووە بە ناوی گوڵزاری حەقیقەت ساڵی چەند بوو؟ ساڵەکەی نازانم دەمێکە خوێنمەتەوە بەڵام بەتاکیدم گوڵزاری حەقیقەتە نا مێژووی شەستەکان نیە چێ بۆ بیستەکانش بەستە چینیم ساڵەکەی چەنە قەنەعەتم نایە یعنی نیوە و نیوە ئەوەی تو ئەوەی تر ئەرمەنی بوو ناوەکەی ئۆکەی لە کتێبەکەی گومانم نییە و تاکی دشکەوت لە کام کتێب باسێکە؟ لە سەرچاوەی نیشتیمانێکی سەر بەخۆ ئۆکەی جان دەست خۆشاوە دانیشە یەکەم مەدرسە بە زمانی کوردی کەی بووە؟ یەکەم مەکتەب بە زمانی کوردی بخوێنرێ کەی بووە؟ باش یەکەم ڕەسام لە کەرکووک چێ بوو؟ چ ساڵێک بوو؟ یەکەم شانۆ لە کەرکووک کەی بووە؟ ئەوە چێوەیە شتێک نازان وەڵا گەڕێمەوە هەولێر زەکەریا جەمال ئەو چاکە تەمبێنە مەرەزە نەوت فرۆش مەرەزە مسەلسەلەی تەلەڤیزیۆنی بوو دایکی شەهید من ئەو هەموو پرسیارەم لە کەرکووچەکان کردووە دوو کەس ئەیزانێ هاتوو مناقەشەتان ناڕۆمەوە گاڵتەم کرد باشتە پرسیار بکەیت باش یەکەمین رادیۆ کەی بووە؟ چێ؟ ساڵی چەند؟ تابلۆکانی لەکوێ هەن؟ لە چۆ تابلۆکانت دیوە؟ جانی من تابلۆی ئەوت دیوە؟ تابلۆی ئەو ناڵێ یەکەم ڕەسام بووە؟ نەدیوە کەواتە کەرکووک شارێکی بێکولتورە برای من هونەرمەندەکە لەگەڵەوەم تڕحێو ئاوا کەرکووک ڕزگار دەکەن برام ئاوا دەتانێت پێترۆلەکەی بە یەکسانی دابەش بکرێت کە ئێوە خۆتان ئەو کولتورە جوانەی ئەو تاریخە جوانەی لە کەرکووکەتی بە یەکسانی دابەشتان نەکردووە کە لە کاتێکدا دەبووە نیوەی ئەم هۆڵە پرسیارەکانی من جواب داتەوە ئەرچی ئێوەیە یەک دقیقە قسەکەم تەواو دەکەم ئەرچی ئێوەیە و ئەرچی منیشە چونکە من مێژووی مۆسیقا و گۆرانی کوردیم نووسیوەتەوە پرسیار قورس نییە برام مێژووی شانۆم لە کوردستان نووسیتەوە مێژووی ژن لە کوردستان نووسیتمەوە مێژووی فۆتۆ لە کوردستان نووسیتمەوە مێژووی ڕۆژنامەگەری لە کوردستان نووسیتمەوە مێژووی هەولێرم نووسیتەوە ڕاوە بژمێرم مێژووی
هوەری شێوەکاریشم نووسیتەوە دوو چاپی کراوە حەز دەکەم بە کاک ئاسۆ مامەندیشم گۆ پێشەوە بە نەژادی برای خۆمم گۆ گوتم نەژاد ئەنسکلۆپیدیایەکی کەرکووک بجێ قوربانی ئەو دڵت وەی جان حەیدار وەی جان خۆبانت ڕستێک بگرن پێم وت ڕستێکی بگرە لەگەڵدایە لەگەڵ ئاوڕی دوابدەوە شەنگە جان سەریدایە وەرێرە وەرێرە وتم ڕستێک بە قوربانت باوەش کام میکرۆفۆنەکەم ئاوەتە پێم وت وعد بێ ئێستا بەسێک دەقا وتم ئەنسکلۆپیدیایەک بنووسینەوە ڕەنگە من یارمەتی دەربم چکە لە ناو مەسەرەن ئەمە مێژووی هونەری شێوەکاری لە کوردستان باشە لە ناو مێژووی هونەری شێوەکاری لە کوردستان شوێن هەیە تایبەتی باسی کەرکووکم کردووە باشە خالید سعید خەڵکی سلێمانی بووە لە کەرکووک لە ساڵی 1951 پیشانگای لە کتێبخانەی گشتی کەرکووک کردوتەوە وێنەکانی لە ناو ئەو کتابانەم هەیە مانای ئێمە دەتوانین لەسەر چاوە جۆرا و جۆرەکان بە تایبەتی ئەوانەی کە باسی مێژووی کەرکووکیان کردو دەبێت لێ بکۆڵینەوە لیژنەیەک بێ ئەو سوالانە جواب بداتەوە بۆ ئێوە نا قوربانیەوە بۆ ئەو منداڵانەتان برام ئەوانەی لەگەڵتان دانیشتون وەنیە برا بابا قەی ناکە زوڵمان لەسەر بووەرە ئامچ بەس خەتای بابەش نیە بابە چیش دەکا تاو شانۆکار بە ڕاست ئەم بابە مەخنکات چکە ئەرچی بابەشە یەکەم ڕەسام کەسێکی خەڵکی دووس خوڕماتوو بووە بە ناوی ئیبراهیم خەلیل چێ مامەند کەرکووچی دەناسێ مامەند کەرکووچی ئاسۆ مامە سەرچاوم برام بەزەمە باسی مامەند کەرکووچی دەکەێت توانێت ئاسۆ مامەند دەناسێ دڕحێو نابێەوە مامەند کەرکووچی ئەو شاعیرە بووە کە لە ساڵی 1923 شعری کوردی تازە کردوتەوە مێژووی شعری کوردی مامەند کەرکووچی دوو لاپەڕەم لەسەر نووسە 225 لە کەرکووک لەدایک بووە ناوی ڕەمزی ڕەحیم جاوفرۆش لە حوزرە خوێندوێتی نازام چی کردو چی کردووە لە ساڵی 25 لە نۆ ژمارەی گۆڤاری زاری کرمانجی لە ڕواندز دەرچووە نۆ شعری بڵاو کردوتەوە کە ئەو شعرانە پێش عەبدوڵڵا گۆران ئیشی کردیە باشە ئەنجا هەموو ئەو تاریخە جەماعەت بەغداد جەماعەت کەرکووک جەماعەتێک هەبوو لە کەرکووک کۆمەڵێک ناو کۆمەڵێک چالاکی هونەری لە ساڵی 34 لە گەڕەکی شۆڕیزە 34 لە گەڕەکی شۆڕیزە لە چایخانەیەک بە ناوی یەدوڵڵا عەزیز سەلیم کە لە مەهاباد لەدایک بووە یەکێکە لە بنیاد ڕێژەکانی هونەری مۆدێرنی شێوەکاری کوردی لە کەرکووک مەعرەزی کردێتەوە سەگ باوەی قوربانی بوو مەعرەزی ڕەسم لە 34 6 تابلۆی فرۆشراوە تابلۆکانیش هەمووی حەفز کراوە
تاریخی خۆتان بۆ نازانم برام من زۆر حەقم بوو لە ئێوە تووڕە بووم لە کەرکووک تووڕە بووم دەمگوت نایم باوەڕم پێ بکە 15,000 کەیە 15,000 زیاتر یەکێتی پارتی شووعی نازانم چ بە قەس نەداهات ئێستاش لە کەرکووک تووڕەم چکە هەندێشت باشە خەتای حزب و حکوومەتەکان و شتانەیە بەڵام مێژونووسەکانتان برام جەمال ڕەشید هەزار ڕەحمەتی لێبی مێردی کوردستان موکریانی لە مێژووی کۆنی کوردی کۆڵیەوە باسی کەرکووچی کردووە بە ڕەوعات بەو پەڕی ئەکادیمیەت بەڵام مێژووی مۆدێرن جەمال ڕەشید وەفاتی کرد خۆ ئەمە جەمال ڕەشیدێکی دی لەکوێ بینین مێژووی مۆدێرنی کەرکووک بنووسێتەوە بۆیە هیوادارم وە لێرەوە هیوادارم وەزیری پەروەردە ئاگای لەو قسانەم بێ کە مەسەلەی تاریخی ڕۆشنبیری کەرکووک ئەگەر ئێوە نەیزانن برام لە بیرتان دەستەوە وەک چۆن ئەو مەعرەزەی ساڵی 34 کەس نازانێ لەولا بەحث کراوە و پڕحێ و چیە دەبێت ڕێک بخرێ ئەنسکلۆپیدیایەکی کولتوری شاری کەرکووک یەکەم شانۆ یەکەم ژن کە چووتە دەرسی گوتوتەوە یەکەم مەدرسە یەکەم سەیارە کە هاتۆتە کەرکووک یەکەم ئەو شتانەی گوتم چەندم ژمار بیژمێرم وەقتان نابم دایان شتتر نایزانن برام هێت چۆن کەرکووچی کەرکووک بابە گوڕگوڕ مامە ڕیشە کورە مامە ڕیشە ڕۆحی شاد نابێ ئەگەر تۆ ئەو پێشمەرگە بوو تۆش لێرە پێشمەرگایەتی بکە فەرموو برام فەرموو تاو میکرۆفۆنە چی بدەنێ تووڕە نابم ها بە کەیفی خۆت قسەی بکە چکە زۆر کەس لێم دەترسێ وازانێ ناباوە ئەرێ توخوا تۆ بووی دەدانیشە دانیشە شانۆکەتم پێ جوان بوو زۆر ئەوەیە ڕۆژە کاک فەرهادی بەڕێز من دەمەوێ لەسەر ئەو بابەتەی کە باست کرد بەڕێزتان کە عەزیز سەلیم ناوێک گوایە لە گەڕەکی شۆرجە لە ساڵی 1934 پێشەنگای کردووەتەوە قوربان ئەو زانیاریە سەرلەبەری ڕاست نییە چۆن بۆ من سەکت پێ بڵێم بۆی درێژە نەدەی مساعدە بکە من دوو مقابلەم لەگەڵ عەزیز سەلیم بە کامیرا هەیە لە تەلەڤیزیۆنی ئەرشیفی گوڵان مقابلەم لەگەڵ کردووە پێشەوەی بمرێ من عادەتم بوو پیرەکانم هەڵدەبژاردەوە وەلزار مقابلەیان بکەم قوربانی بم ئازاد شەوقیە ناسی بەڵێ وتی 6 تابلۆی لێ فرۆشراوە فەرموو قوربان با قسەکەم بکەم بەڕێز من مێژووی شۆرجەم نووسیوەتەوە ئافەرین مێژووی شۆرجەم نووسیوەتەوە لە سەرەتای بنیاتنانی شۆرجەوە تا دوای پرۆسەی ئازادی لەوێ باسی هەموو لایەنەکانی گەڕەکی شۆرجەم کردووە لە سەرەتای بنیاتنانەوە چۆن بنیاتنراوە چالاکی هونەری چالاکی کۆمەڵایەتی چۆنیەتی بنیاتنانی خانوو شۆڕیجە لە ساڵی 1936 یا 37 بنیاتنراوە من بەڵگەی زانستیم هەیە لەسەر قسەکەم کاک دکتۆری بەڕێز گەڕەکی شۆڕیجە نەک گەڕەکی شۆڕیجە بەڵام شوێنی گەڕەکی شۆڕیجە لە ساڵی حکوومەتی ئینگلیز کاتی خۆی هەستاوە بە دروستکردنی نەخشەیەک کە تایبەت بووە بە هەموو زەویە کشتوکاڵەکانی عێراق ئەو نەخشەیە لە ساڵی 1933 دەست پێکراوە لە ساڵی 1936 تەواو کراوە
شوێنی شۆرجەی ئێستا هیچ خانوویەکی لەسەر نییە و دوای ئەوەش بۆ تاکیدبوون لە بابەتەکەم دیدارم لەگەڵ ئەو کەسانە کە لەش هاتوونەتە ئەو گەڕەکە و خانوویان بنێراوە زۆربەی زۆریان ئەڵێن لە ساڵی 1936 زەویمان بە دەفلس دوایی زیاتر گرانتر بۆ کڕیوە یانی بە گوێرەی ئەو زانیاریانەی کە من دەسم کەوتووە ئەو هەواڵە کە بەڕێستان باسی ئەەکەن ڕاست نییە. زۆر سوپاس. دکتۆر تەواو. ئەوە بابەتێترە قوربان، ئەوە بابەتێترە بەڕێز. من ئەم سیمینارەم ئەوهالێک کرد بۆی ئەو مناقەشەیە دروستکە، بەڵام یەک دقە إن أول معرض فني تشكيلي كردي حسب علمي هو المعرض الفني الخاص للفنان التشكيلي عزيز سليم الذي افتتح في عام 1936 ب6 لوحات. خوي باسكر أما مقالك من بكردين وسيما بلا أول ترجمة عربي كراوة نوزاد أحمد أسود دكتور نوزاد ترجمة كدوا أمال للبردسمة بس كردية كم هي لمالوا مقالك بجدالوا باشان دايقود وعزا شوقيش تأكيدم لكدوا لقى هردو شان مقابلهم كدوا سوكا هردو كان ما مستطيع يك زيل بون يك تمن بون برادر بون بلام عزيز سليم وابزارم بيشتر وفاتي كرد دو مقابلهم لقى هردو شان او مقابلانا لمالي كري آزاد شوقي لسليماني ماو مالي آزاد شوقي مالا شو نريد همو شوقي كان ناسرين كواتا دلي سي دواي دلي دواي كاك دلي لسايخانه يكبوا بناوي سي يد الله او تحديدات سون دكريك الراس دلي يد الله الى شيات سايخانيك بناوي يد الله ششتابلو بوا وبيعت اللوحات ال6 لموظفي شركة نفط كركوك فروشرايتها موظفة كان شركي نفط كركوك ب4 أو 6 دنانير. باشان لو مقابلة آزا شوقي كردي تم أو بعربية ترجمة دكم دليل لصالي تسلونو معرضة شي ترمان افتتاح كرت هاوبش لشاري كركوك يعني آزاد شوقي لقل محمود العبيدي وهو الرسام ونحات من أصل عربي بيكوا كواتا أو تاريخا لقل عربكانيش لقل آشوري وتركمانكانيش إيما كودكاتو سوكا جماعة فناني كركوك محمد عاشور بوا سنان سعيد بوا باشا يكم معرزيشان لقل عبد الله امين هيك كرد بوا يكم معرزي هاوبشيشان جماعة فناني كركوك لا صالي بنزاو سيبوا لا قاعي مدرسي غازي الابتدائية دريجة بيبدم وقت تاندبم نشا جان بانقد كردم آمادم من كوتاي بيبينم
بەڵام تۆ بڕێوە باشە بڕێوە بەرە هەڵ نایەم دە لە کاتمان نەماوە کاکە تۆ قسەت نەکرد خوا یەک دەقە فەرموو